بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە ژمارەی کورسیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراقەکەین کە بڕیارە لە ڕۆژی 11 ئەم ساڵ هەڵبژاردنی خولی شەشەمی بۆ ئەنجام بدرێت بزانین چەند کورسیە و کورسیەکان چۆن دابەش بوون. بێگومان کۆی گشتی کورسیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق 329 کورسیە کە بەم سێ شێوازە دابەش بوون. پیاوان 237 کورسی دەبن، ژنان مەرجە 83 کورسی کەمتر نەبێ، ئەکرێ زیاتر بێ بەڵام نابێت لە 83 کورسی کەمتر بێ. پێگاتەکان لە عراقا 9 کورسیان بۆ دیاریکراوە کۆی گشتەکەی کاتە 329 کورسی. باشە بینە سەر کورسی پێگاتەکان. مەسیحی لە هەموو عراقا لە هەموو پارێزگاکانی عراقا 5 کورسی بۆ دیاریکراوە، کورسیەکی کۆتاییان لە هەولێرێ، کورسێکی کۆتاشیان لە دوهۆگێ، 3 کورسەکەی دیکە لە عراقا. کوردانی فەیلی 1 کورسیان هەیە، SD 1 کورسیان هەیە، شەبەک 1 کورسیان هەیە، سابێعەی مندائیش 1 کورسیان هەیە. ئەماگەر هەمووی کۆکەیتەوە ئەکاتە ئەو 9 کورسی کە پێشتر باسم کردوتم 9 کورسی پێگاتەکانە. باش ئەنجا با بینە سەر کورسیەکان بەپێی پارێزگاکان چۆن دابەشکراوە. بەغدا 71 کورسی بەرەکەوێت، نینەوە 34 کورسی، بەسڕە 25، زیقار 19، بابل 17، سلێمانی 18 کورسی. بینە سەر هەولێر 16 کورسی، ئەنبار 15، دیالە 14، کەرکووک 13 کورسی، هەروەها سەلاحەدین 12، نەجەف 12 کورسی بەرەکەوێت. طبعا ئەمانە هەموو بەپێی ژمارەی دانیشتوان دابەشکراوە. واسط 12، دهۆک 12، دیوانیە 11، کەربەلا 11، میسان 10، موسەنا 7 کورسی بۆ دیاریکراوە. بینە سەر زۆرترین کورسی بۆ چ پارێزگایەکە و کەمترین کورسی بۆ چ پارێزگایەکە بەپێی ژمارەی دانیشتوان. بێگومان بەغدا بە 71 کورسی زۆرترین کورسیەکانی بردووە لەو 329 کورسیە، هەروەها موسەناش کەمترینی بردووە کە 7 کورسیە. باشە بینە سەر بەراوردێک بە سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان بە هەڵەبجەشتەوە بەراوردێکین تەنها بە بەغدا، بە هەولێر، سلێمانی کە هەڵەبجەشی لەگەڵایە، دوهۆک 46 کورسی بۆ دیاریکراوە بەپێی ژمارەی دانیشتوان. تەنها بەغدا 71 کورسی هەیە، ینی تقریبا نزیکە لە دوو ئەوەندەی هەرێمی کوردستان تەنها پارێزگای بەغدا. باشە ئەمەی کە لە بەژمارەی ئەمجارەدا باسمان کرد ژمارەی کورسیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق بوو، هەروەها دابەشکردنی بەسەر پارێزگاکانە و هەروەها چەندی بۆ پیاوە، چەندی بۆ ژنە، چەندیشی بۆ پێکهاتەکانە.